دادگای مافی مرۆڤی ئەوروپا سێ جار بڕیاری ئازادکردنی سەلاحەدین دەمیرتاشی داوە. دووجاری پێشووتر لە ساڵانی 2018 و 2020 بوو و دوایین جاریش ڕۆژی 8 تەمووزی 2025 جەختی لە ئازادکردنی کردەوە. دادگای مافی مرۆڤی ئەوروپا مانەوەی هاوسەرۆکی پێشووی هەدەپەی لە زیندان بە پێشێلکاری ناو بردووە. ئەمڕۆ چوارشەممە دوایین وادەیە بۆ ئەوەی تورکیاتانە لە بڕیارەکەی دادگا ئەوروپیەکە بدات. دەوترێت دوێنێ تورکیا داواکاری ئاراستەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا کردووە داوای دووبارە هەڵسەنگاندنەوە بۆ بڕیارەکە دەکات. دادگاکە ڕایگەیان دەستگیرکردنەکەی دەستێوەردانێکی سیاسی بووە. دەمیرتاش ساڵی 2016 بە تۆمەتی هاوکاری تیرۆر دەستگیرکرا بە بانگەوازی خۆپیشاندان بۆ پشتیوانی لە کۆبانێش تۆمەتبارکرا. دەمیرتاش ساڵی 2021 خەڵاتی ڤایمەری بۆ داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤ وەرگرت. تورکیا ڕۆژی 18 ئایاری ساڵی 1954 واژووی لەسەر بەڵێننامەی مافی مرۆڤی ئەوروپا کرد. دواتر خستیە بڕگەی نوۆی دەستوری وڵاتەکەی. بەپێی ئەو واژوویە و دەستوری وڵاتەکەی بێت دەبێت بڕیارەکان جێبەجێ بکات. ئەگەر تورکیا دەمیرتاش ئازاد نەکات، دادگاکە ئەو وڵاتە سزا دەدات.